من لەو جێگایم کە دوێنێ لە نزیک قەزای کەلا لە گوندی عیسایی کە لە سەرێک و پارچە ئێسکێک دۆزرایەوە لەم جێگایە کە منیتیام ئێستا تیمێکی شوێنەواری گەرمیان هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی گەڕانی زیاتر بکەن. کاک ساڵح سڵاو لێبێ، ئەو ئێسکە پێکەرانە دوێنێ دۆزرانەوە ئێوە هاتنێرە چیتان دەستکەوت؟ ئەو ئێسکە پەیکەرە تازە یاخود کۆنا؟ دوێنێ لە سۆشیال میدیا دەنگۆ بڵاو بووە کە تەرمێک لە گوندی عیسایی نزیکی شاری کەلار دۆزراوەتەوە. ئەمەش وەکو بەڕێوەبەتی شوێنەواری گەرمیان سەردانی پزیشکی دادمان کرد لە کەلار کە بینیمان تەنها کە لە سەرێک و چەند پاشە ئێسکێکە کە ئەوە ناکاتە تەرم و بۆ چوونەکانی ئەمەش کە ئەو شوێنیان باس کردمان گومانمان کرد ئەو شوێنە شوێنێکی شوێنەواریە و ئەمڕۆژ سەردانی شوێنەکەمان کرد. ئەم شوێنەوەکو دەبینین تەپەیەکی شوێنەواریە لێرە. ئێمە پێشتر وەکو بەڕێوەبەتی شوێنەواری گەرمیان لە شوێنە شوێنەوارەکانە تۆمارمان کردووە و هەروە چەندین پاشە گۆزە و ئەو شتانەمان دۆزێتەوە. ئەنجامە سەرەتایەکان بۆ سەردەمی کاشیە گەڕێتەوە تقریباً 3500 ساڵ پێش ئێستا و ئەم شوێنەش چەند هاوڵاتیەک لە شاری کەلار داوایان کردو بەمبەستی دروستکردنی پرۆژەی گەشتیاری. ئێمە ڕامانوەستاندووە لەبەرەوە شوێنەکە شوێنێکی شوێنەواریە تا کارێکنە و پشکنی تانەکرێت ئێمە ناتوانین ڕەزامەندی بدەین بە دروستکردنی هیچ پرۆژێکی لێرە. بۆیە گومان دەکرێت ئەو تەرمەژ و ئێسخانیش کە دۆزراوەتەوە مێژوقی زۆر کۆن بێت، هینەم چەند ساڵە نەبێت کە خەڵک وا گومانێک لە سۆشیال میدیا کە تەرمە فڕەدراوە بەداخەوە. سواز بۆخوا لە کوردستانە تا ئێستا ئەو ڕادەیە نەبووە دیاردیە تەرم فڕە بدرێت و خۆشبەختانە توانین بڵێن ئەو ئێسکە زۆر کۆنە. باشە، و ئێسکانەی کە دۆزرانەوە لە چ بەشێک پێکات بوون، چی بوون کاک ساڵح؟ لە ڕاستیەوەی تەنێمە بینیمان لە وێنەکانە بینیمان کە لەسەر و پێدەچێت بەشێک لە ڕانی مرۆڤ بێت و لەگەڵ چەندگانێکە. باشە، ئێوەی چاوڵەدەن بۆی لە ماوەکانی داهاتووە کنە و پشکنی لەم جێگایە بکەن بۆ ئەوەی شتی زیاترتان دەستکەوێت؟ سەبارەت بە کنە و پشکنین لە ڕاستیە توانایەکی زۆریەوێت و لە ئێستادا حکوومەتی هەرێم یا بەڕێوەبەتی شوێنەوار ئەو توانە پارەی نییە کە بتوانێت کاری کنە و پشکین بکات. بەڵام وەکو پێشتر باسم کردم شوێنە داوا کراوە بە مەستی گەشتیاری. ئەو کاتە ئەگەر ئەو خاوەن پرۆژانە مەبەستیان بکەنە شوێنی گەشتیاری ئەوێ لەسەر تێچووی ئەوان ئێمە کاری کنە و پشکنی تا ئەنجام بدەین و دوایەوەی دەرەنجامەکانمان دەستکەوت دەتوانین ئەو دەستە و زەویە ڕادستی ئەو کەسانە بکەین یا لایەنی پەیوەندیدارەکان بەستی ئەنجامدانی پرۆژەتایە. کاک ساڵح وەکو باس کرد پێشتر چەند پارچە گۆزەیەکتان دۆزیوەتەوە لەم شوێنە، گومانەکەن یعنی مێژووی ئەم شوێنەوارە بۆ کەی بگەڕێتەوە؟ پێشتر باسم کرد سەردەمی کاشێ تقریبا ئەتوانین بڵێن 3500 ساڵ پێش ئێستاە کە بە ئەو ئەنجامە سەرەتانەی و پارچە گۆزانێکی ئێمە پێشتر دۆزیمانەوە. ئێستاش بەرچای جەناوتەوە گەڕین چەند پارچێکی تر گۆزەمان دۆزیوە بۆ چوونەکانی ئێمە و بەو شێوەی کە هاوشێوەی هەمانە لە مۆزەخانەکانە بۆ سەردەمی کاشی دەگەڕێتەوە. باشە، دەستگان خۆش بێ کاک ساڵح. بەڵێ ئەمە دروست ئەو جێگایە کە دوێنێ ئەو کە لەسەر و پارچە ئێسکی تیادا دۆزرایەوە تیمەکانی شوێنەوار ئەمڕۆ هاتنەم جێگایە بۆ ئەوەی گەڕانی زیاتر بکەن. وەکو بەڕێز کاک ساڵح محەممەد ئاماژەی بۆ کرد ئەم جێگایە پێشتر دیاریان کردووە جێگایەکی شوێنەواریە، چەند پرۆژێکی گەشتیاریش بڕیارە لەم جێگایە دروست کرێ، بەڵام بەهۆی ئەوەی کە وەکو ناوچەی شوێنەوار دیاری کراوە ئەو پرۆژانش ڕایگیراون.